ئێستا داواکاری ئەم خەڵکی ئێرە داواکاری ئێمە خەڵکی ئێمە خەڵک لیشتان لێکا بەزیەوە داواکاریشان چی گلەیشیمان لێکا بەسەنگلەی ئەوە بۆ نمونە پاک شوێنەکان ڕناگرن ناوچەکە ناوچێکی گەشتیاری جوان و پاک و تەمیزە پاک گرانی هەیە ئەوە شوێنەکەی منە بڕۆ سەیری کە بزانە هەموو ڕۆژێ پاکم نەکردوێتەوە ئەمە یەک شوێنی تریش من پرسیارەکەی تریش دەڵێ گرانی هەیە من دەفێک لە ئێرانەوە هێنم لەوە دوکانەکەمە لە دەفەکە لەوێ لە ئێران ئایکڕم بە 3000 تا 2000 باشە لە مەرزی بەشماخ حکوومەتی هەرێم یەک دەفجاری وایە 500,000 دینار گومرکیەکە یەک دەفێک تەپڵێ چۆن نیشتی وایە ئێوایە لە گومرکە ئەمە ئێرە منتیقەی سیاحیە بێت چاکەشی گران بێ بێ ئاوەکەشی گران بێ چایی کە لێرەی خۆی بڵێ نابێ بە 250 بێ هەرگیز وەڵڵی نابێ بە 500 چای ئێرە عەفوکەی لە چای بەردەرکی سەرای سلێمانی لە چای لای قەڵای هەولێر جیاوازترە ئەمە لە ئەوروپاش وایە استیغلال لە شەقڵاوەی ئازانی بە چەندە گرانە فرۆشێ لە دوکانە ئەڵێن یەک شەو کەپریانیاوە بە یەک گۆڕەقە لێرە ئەیدەن بە چەند ئەڵێ بە منەوە تا قوتەڵێک مەڵواسیەوە ئەڵێ بیدە بە 30,000 چیەکە بۆ من دەخۆ من 30,000ەکە بێ شوێنێکی 5 بە چوار ڕۆژی چی من ئەمساڵ ئەوە باخمە لەویایە حتا ئێستا 150,000 پیانە کردو ئەمساڵ یادی شەڵا بەیانیەکی 6 و 7 حکوومەتی هەرێمیش کار ئاسانی ناکا بێن بۆ ئێرە نا کاکەزات